ئەو کچەی زیاتر لە 4 ساڵ لە بازاڕی کەنیزەکەکانی عێراق و سووریا کڕین و فرۆشتنی پێوەکرا. دەخوازیە پیاوانی کۆمەڵگەکەی ژیانیان لەگەڵ ئەو کچ و ژنانە هاوبەشی پێ بکەن کە وەک ئەو ڕزگاریان بووە. زارۆک نەبێژی چێ نابن بە زارۆکە بنێژی ئەمانە نافە کەمپادا زەواجە پلاسیان زەواجە يعني بن عمری 18 ساڵیدا زێدە بووە. هەچی یەکێش وانژی بە هی سێقات وەکو دەژیرە بخێترش. یاری لەگەڵ منداڵەکانی دەکات. دەیەوێت بە دروستکردنی خێزانێکی قەرەباڵغ کۆستە گەورەکەی مانگی ئابی 2014 لەسەر خۆی سووکتر بکات. لە هێرشی چەکدارانی داعش بۆ سەرشنگال هەزاران ژن و منداڵ و پیاوی ئێزدی ڕفێنران. 75 کەس لەوانە خزم و کەسە نزیکەکانی نەوزاد بوون. تاوەکو ئێستا 14 کچ و ژن 6 منداڵی بنەماڵەکەی گەڕاونەتەوە و چارەنووسی 55 کەسیشیان نادیارە و ئێستا لە نێو بنەماڵەکەی ئەودا ژمارەی پیاوان لە ژنان زۆرترن. وەک خۆی باسی دەکات ئەوە هانی داوە بۆ ئەوەی لە تەمەنی 35 ساڵیدا لەگەڵ دوو ئافرەتی نزیکی خۆی خێزان پێک بهێنێ بۆ ئەوەی نەوەی زۆری هەبن. ئافرەت وەختێ مەسەن بێ زەلامە تەفکیر البال چێت بێن هەزار تەفکیر شەڤێ البالە چێت سبەی دێوەلمێ دێواکم هەزار تەفکیری هەتایەکە باش بۆ ئافرەتێ چێت بێ سەری خراپ چێت بێ ئاوا چەندە خۆی کوشتیەش بەرێکێ خۆشەندە خۆخانە قاندینە خۆت کوژن هەموو چییە هەموو سەبەبا وێکێ. نەوزاد داوا لەو پیاوە ئێزدیانە دەکات کە باریداراییان باشە خێزان لەگەڵ کچان و ژنانی ڕزگار بووی دەستی داعش پێک بهێنن. ئەوەش بە تاکە ڕێگا دەزانێت بۆ ڕاستکردنەوەی باری لاسەنگبی کۆمەڵگەکەی. هەچی یەکێش وانژی بە هی سێقات وەکو دەژیرە بخێترش بلایەک نەبژێ لە پاڤەش مارا فلانی بەڤەش مارا فلانی ناژمارە من ئی ناف ئێزیدی بێ شەرەفامە هەموو کایە چێ ناوی مرۆڤ زۆریەژی لێ بکە هایکە مەسەن گۆ مدوێ ئەس شیڤێ بکەم هایکە کەس ڕێگاوان ناگیرێت کەس ڕێگاوان ناگیرێت ڕێک خڕت بەروان بەکرینە شەب خۆ بۆ خۆ بکەن بۆوانە دەرێسە عادیە بەجل دەسێوان دەگەڕە زۆرەژی لەوان بکەن کە ئەو ڤەگەڕیان وما خۆلی نەگرە خۆی ئێزتیا وان خۆی نەگرن ئەوەی بکوی دەچن حالێوانجی نایخۆشە ئەوژی گەلک ئەبسەرێوان هات و مەجید بێ هەرێکێ شخۆڕەیەکێژی ببە و ئەو ژیوەکەمە بەعیشن و ئەفکارێت وان چێ بن دا تەبیعی ببن دا ئەو ئەفکارێت مەسەنە وەختێت با داعشش سەرێوان دەرکەوێ ژیرە چێ درێکە شخۆڕە مەسەن تەبیعیە مەسەنە ئەوەل نافمانە تەبیعیە 2 هەبن 3 هەبن 4 هەبن هەتا 50 هەبن تەبیعیە لە دەفما بەس کاوێجا ئەمکانیا هەمواژی نینەوە سا بکەین. دوای گەڕانەوەی ژمارەیەک لە کچان و ژنانی ڕفێنراو لە دەستی چەکدارانی داعش جڤاتی ڕۆحانی بانگەوازێکی ئاراستەی کۆمەڵگەی کوردانی ئێزدی کرد و داوای لێکردن بە چاوی ڕێز و میهرەبانی سەیری ڕزگار بووان بکرێت و خێزانەکان باوەشیان بۆ بکەنەوە. ئەم گەنجەیەکێک بوو لەوانەی بە پیر بانگەوازەکەوە چوو. نوبەرێ من ئەس پیرۆپایفتم وەکە هەواڵێکی ساڵێکی تەقریبانکە هەواڵێکی مگۆ داوەت ئەوێت چێ بێتم بچێکی حالە نەفسیاوش بال چوت شتەگەل دەبنەما شتینگێ مگۆتێ مدوێز بتەوە بۆ خۆبخوازم باشت وێژی گۆ بلاو کێفامەژێک ڕەهات 3-4 ماهاو من بۆ خۆخواست و حەمدەلە نوکە باشە. ئەو کچەی زیاتر لە 4 ساڵ لە بازاڕی کەنیزەکەکانی عێراق و سووریا کڕین و فرۆشتنی پێوەکرا. ئێستا ئەلبومەکەی پڕ کردووە لە وێنەی ژیانە نوێیەکەی. دەخوازیە پیاوانی کۆمەڵگەکەی ژیانیان لەگەڵ ئەو کچ و ژنانە هاوبەشی پێ بکەن کە وەک ئەو ڕزگاریان بووە. بە پێی بە دوواداچوونەکانی ڕوودا و لە 1985 ئەو کچ و ژنانی ڕزگاریان بووە هێشتا بە بێ مێرد ماونەتەوە. کەیفامەش ژێڕە هات و بامە خۆش بوون و
عائلتين مدفيا ويد فيها يعني كور خالي ما بوهرب بجا خوش بو قال لك انا مبر يعني اتكزوجي وحيالي دوان معي بخودي زفين زان مجبر هو يعني بابي مجي قرتي وبابي مددو برمون هو هردو موجود ان الفيديو للباما ومامي مجي قرتي يعني قالك شن ما جيت قرتينا وزلامة دوان تقرتينا اجبر انه تشتكي جي نزان كان هو تشتكي جي زاني بانا قال انه قرارك ابن نجبر تشتكي بس هادشي تشتكي جي نزان بج عيالي خو نزان بقي يعني موجودة ني موجودة فن قارن تشتكي بك حتاش متين بيجنا حوالي خوجي الشباب دي زديان بيجنا هم هتجوتين عجات يعني قالك تشتكي مهمة اش مرة ومقالك يسال بلندن هاتشي يكبروا مقالك حوالي دوي هاي نجينو كاوجي وانجي فيدن بزوجن بە پێاماری نووسنگی ڕزگارکردنی کوردانی یەزدی لە دەستی داعش تاوەکو ئێستا لەو 6470 کەسەی داعش ڕپاندوونی 3537 کەس ڕزگار کراون و 1201 کەسیان ئافرەتن و 339یان پیاون و 1997 کەسیش منداڵن کە 1043یان منداڵی کچوو 954ش منداڵی کوڕن. داعش دوایەوەی هێرشی کردە سەر شنگال لە هەفتەی یەکەمی پەلامارەکەدا نزیکەی 1300 هاوڵاتی کوردی یەزدیان کوشت و 2745 منداڵیش بێباوک بوون. کۆمەلگەی کوردانی یەزدی ڕوبەڕووی کێشێت یەکچوونی هاوسەنگی ڕەگەزی بووەتەوە بەو پێی چەکدارانی داعش زۆر بە کەمی کچ و ژنانیان کوشتووە و تەنیا پیاوانیان کوشتون. ئێستا بۆ خۆیان گەیشتونەتە ئەو باوەڕێی ژمارەی مێینە بە بەراورد بە ژمارەی نێرینە هەڵکشاوە. ئەوانی باەخ بە کاروباری جوواکی کۆمەلگەی یەزدی دەدەن پێیان وایە کاریگەریەکانی ئەو لاسەنگ بوونە لە ساڵانی داهاتوودا دەردەکەون. هەر بۆیە ژیانە سەخت دژوارەکەی ئاوارەی وای نەکردووە بیر لە بچووکردنەوەی قەبارەی خێزان بکەنەوە. و 6417 کەس ئیتکەفنە دەستی تیرۆریستادا و 1293 کەس دەستپێکە جینۆسایدێ هاتبوونە کوشتن. هەشوی وەختی هەڵتانەوەکە 3543 کەسێت هاتینە ڕزگارکردن داخوازامە ئەوە و گەنجێت ئێزدیا بۆ هەندێک و وەکو جوابك بتبوان تيرورستة داعش كو تجارة أو نقارن ملته إزديش نافبان كو بروسا هبجيني القلوان كتشو جنت كو أبيت جدست تيروستا رزقار بون بيك بينو بو هندي داكو أو فراغش نكفتت نافكو ملقاي إزديدا. جنك هبو لا داعش وقت دانو ستاندنه بري بيتن كهندك بأميدي لي ديار ببوكا بشتي بزفرتن كو زواج بكت يانا بياوا كيلي هر خلق ما شنغاريا كسوز داي فقر يا كو زواج القلب كاتن فعلا بشتي او جنا فقر يا وزواج بكينا ونو كمندالتينو ام نزيك اگاداري روشواني جيانا كا خوشك درباست كنا سري تقريبا 2000 بس خورتي كالمير وخورت برن وهمو طلع فريق والمسلي سرجي كرن والبادوش همو سيه همو كابرين همو شون بلاش بوش وبلاشون وكتشو شنو ما همو السوق مازات همو سر همو فروتن همو حقدان هاي شنقك ورقك دولار فروتن ناموسا ازديا ورقك دولار فروتن وازدي حالك ازديا النبو ازدي همو شولكتن ام گنده کوچو براورد کین و مثلا هاوسنگیا رگزی و نیرومه 104 رفاتش بغداد اینابون پشتی پشکنین براکرین او 104 قربانیا کومل کوجیا ازدیا همو نیربون سرجمه وان 517 قربانیان گنده کوچو پرانیاوان نیربون جنو و کیجو اوت رگزمه همو برن نکشتن بس مرد کشتن اوت رگزینر جبرنده شك حتما بو آینده يعني باندورا كسلبي سر كمالجها ازدي وقت اوید جهو هاتینا کشتن بهزاراتا
ئەڵمان هاتنە کوشتن و لایەنیش هاتنە کوشتن حتا تێتەگوتن بێژن و ئەڵمانیا هاتە ئاواکردن سەردەستی ژنا چەنگ و زەلام هاتنە کوشتن ژنێک بتنێمان بێگومان ئەف جینۆسایدە بسەرێک کردت ئێزدیش هاتی و تەسیرەکە گەلەکە مەزن زەلامە هاتە ژنا هاتەکردن هۆیە هەندێک و ئەو زەلام نەهاتنە کوشتن بێگومان ئەو ژن نەشک هەتان هۆشک هیچش مەسیری خۆ نزانە کە ئەو زەلامە سەد ئیساغن یان نەتساغن هەروەکو من ئاماژە پێدایک و هەتا ئەو گۆڕانێنە بەگرە نزان ئەو کەس نەکینە ئەو ژن نەشک چوش مەسیری خۆ نزانن تەسیرەکە گەلەکە مەزنوا لێ هاتیەکردن نسبا ژناوە زێدەتر لێ هاتی لێ دەڤێش زەلامە و گەلک ڤەرەژێ دیشک ئێتخراب سەروی بابەتی وێت هاتی نەکردن ئاینی ئێزدی فرەژنی ڕەت ناکاتەوە ڕێگەش بە کچان و کوڕانی ئێزدی نادات لە دەرەوەی ئاین و کۆمەلگەکەی خۆیان خێزان پێک بهێنن کۆمەلگەی ئێزدی لە سێ چینی سەرەکی پێکهاتووە کە ئەوانیش پیر و شێخ و مریدن تەنانەت ئەو سێچینەش ناتوانن ژن و ژن خوازی لە نێوان خۆیاندا بکەن ئێستا سەرباری و سنوورانی ئاین کێشاوێتی بەهۆی زیادەبوونی ژمارەی ژنان و کچان و سەدان کچ و ژنی گەڕاوی بندەستی داعش دەرگای پاساو لە بەردەم ئەو پیاوانەدا زیاتر کراوەتەوە کە دەخوازن زیاتر لە هاوژینێکیان هەبێت هەندێک لە ژنانیش بۆ ڕزگار بوون لە خەرجی سەخت و دژواری بەخێوکردنی منداڵەکانیان ناچارن ئەڵلقەی پیاوانی خاوەن هاوژین لە پەنجەیان بکەن رنگا إحصائية كدقيق منينة بس يعني بشكل عام ناف جواكي مدى مدبنين يعني نسبة جنا وبتر لها تناف مجتمعي مدى أكيد يعني كو دائما زلام بويا ضحية يعني كو مباشر بتاكوشتن تجنقا دا وشرادا وحتى بري وضعي شنقار شد قالك شرد بري هنجيش دا سردمي حكمي بري يعني قالك يعني جمارة كما ظنا يعني إزديا وزلامات بقرباني أكيد بشكل جيشتي بخلال كتن سر توازنات جندري جواكي ده نزواج كرنا أفراد أو كشكا مازنا زواج دوي وسي وشاري أوش دي بتا كشكا مازن كو زلام في زواج بكتن كشكا دي شيء كمعدل زاروكبونه يعني درست كرنا خزان نافذ ديا يعني قالك مندالا درست كان أو كلتورة كي كبنا شك أو شك دي بتا مشكلة كمازن براستي بو إزديا وجبركو إزدي زواجش درفي إزديات يناكا نوكي أو آيني الدينة دينكي قرتية حتما تأثيرات تويت سلبي دي هبل بەپێ بەدواداچوونی هەندێک لەو ڕێکخراوە ناحکومیانەی بایەق بە پرسە کۆمەڵایەت و خێزانیەکان دەدەن جگە لە فرەژنی هاوسەری گیری پێشوەختەش لە نێو کەمپی ئاوارەکان زۆرتر بوون و بۆ لە سەدا 15 هەڵکشاوە لە کاتێکدا ڕێژەی هاوسەرگیری پێشوەختە پێش کۆمەڵ کوشکردنی کوردانی یەزدی لە شنگال لە سەدا 4 بووە هەروەها ڕێژەی فرێژنی لە سەدا 5 زیاد بووە هاوسەرگیری پێشوەختە و نایاسایی بەشوکردنی ئەو کچانە دەگوترێ کە لە خواردەمەنی 16 ساڵیەوەن بيجينا نافا كامبادا زواجة بلاس يعني زواجة يعني بين عمري 11 صالي ده زيدة ويا أكيد يعني أبشي قالك هو قاريت هين يعني قالك أجوانا مثلا هشت عمري كتشك دابون يعني خزانة خوش دزدان كسكي خونا ما يعني مثلا دي بني بتا يعني بو مثلا شون نكمالا مامي خو يعني هندك مروفتو خدان كان أكيد مستربو إنه مثلا بزوجين يعني أو شخص بزوجة حتى قالك جري مثلا فراغ يعني بطالة يعني أو قنجة مثلا شو ليناك تي بكارة بوظيفة بمثلا قالك أجي مدرسة كاملنا كليا هەر ژن و پیاوێکی ئێزدی دەدوێنم پاساوی ئاینی و کۆمەڵایەتی و نەریتی زۆریان بەدەستەوەیە بۆ ئەوەی پشتیوانی لە فرەژنی و هاوسەرگیری پێشوەختە بکەن بەڵام لەبەر لۆمە و سەرزەنشتی ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی بەدەنگێکی نزمتر دەری دەبڕن بشەر زاب بۆ باشترە کێم بووە هەما وێ فەرمانێ تقریبا 10,000 مەچوو گرتی کوشتین نەهاتی ده زاب من باشتەها کرد هەتا بچارژی نابووە هەتا بچارە کێفا خۆنە نەک سیاد بنەک دوات منە یەکە نەک چارن ئەوە كمشكلة نابن وقاربن يعني معيشة زارو تخوبكن وعائلة تخوبكن مشكلة يعني تشتاقي تبعي كزاروك نبني يزيد شيء نابن كزاروك نبني يزيد شيء شو ما نابن كسقني النبي خد زاروك بنيته الدنيا همك اللي خد زاروك بني نەک 20 نفس نەک 2 نفس نەک 10 نفس نەک 15 نفس نو أم نهن نفس أم علامة أنا إزدي بخو رولكي جلكي ما ظنها بو مثلا باراستنا مثلا كالتور هر تشتكي بإزديا بيجريداي يعني هفتو تشار فرمان سرسري إزديا هاتن أبا تشتكي نيكين بو براستي رنجا أبشي ببتأي كشوان أسبابا إنه مثلا عائلة إزديان تاكي إزدي هزر بكت إنه
كو احتفاظ مثلا بجمارة إزديا بكتب شكل جيشتيش برفيتش عندشي دائما عائلة إزديا ده مثلا حاجت كان إنه مثلا عددك ما ظني زاروك أحبتن خدا الحمد لله خدا الحمد لله خدا داينا خدا فيجا من شاشة هين وشي مع أفهمتار كوريا هين حزت كير كاتشي بخوا بينم ومثل من دالها من جلا باشترا 2020 بتني يعني ما 400 كيس هبو هر يعني خدمات قانونية ما بيشكش كرن هر 400 كيس ما جنبون جوان 400 بتش نسبات تشلش صدي حالتي عنفي بو اف حالتي عنفي يعني ابون يعني مثلا تشي عنفي بنش لاي مثلا باب يان برا يان زلام يان تي يان هر كسكي فردكي نزيكي عائلي يعني مديت اف نسبة قالك زيدة براستي ژماری کوردانی یەزدی لە جیهاندا نزیکەی 1.5 ملیۆنە بەڵام زۆربیان لە هەرێمی کوردستان دەژین کە ژمارەیان 550,000 کەسە و ڕووگەی ئاینیشیان لە قەزای شێخانە لە پارێزگای دهۆک. دوای شەڕی داعش 360,000یان ئاوارەی کەمپەکانی هەرێمی کوردستان بوون. ئەمڕۆ گرفتێکی دیکە کە ڕوبەڕووی قەبارە و ژمارەیان دەبێتەوە ئەویش کۆچکردنە بەرەو دەرەوەی وڵات. تا ئێستا نزیکەی 100,000 کەس کۆچیان کردووە و 65 بۆ لە 170 ئەوانەشی کۆچی دەرەوەی وڵاتیان کردووە لە ڕەگەزی نێرن. نزیکی 100,000 کەسا وا کۆچکردی بەهرە بەتر شوانشک گەنجن و پیاون. حتما جواکی ئێزدی زێدەتر مێنە ئەبێت کۆچکردین تقریبا 20 سەدش نفوسا ئێزدیا کۆچی دەرەوەی وڵاتی کردیا ئەوانەش مێنە ئەس باوەڕکەمت ئایندەدا ینی مشکلێت تۆ سادە چێبن و هاوسەنگیا ڕەگەزی و مەسەلا زەواجی ئەوانش کێشە بۆ ڕادرست ببن. داهاتوی دڵخواست بەلای هەر کوردێکی ئێزدیەوە بریتیە لە بەردەوامبوونی کۆمەلگە ئاینیەکەیان و گەڕانەوە بۆ ناوچەکەی خۆیان. ئەم خەونەش دەورە درراوە بە دەیان پرسیار کە وەڵامەکەیان لای ئەو هێزە سەربازی و سیاسیە جیاوازانەیە لە ناوچەکەیان بوونەتە خاوەن ماڵ. دوای 74 فەرمانی قڕکردن هێشتا چاویان لە داهاتوویەکی باشترە بە بڕوای پیاوانی ئاینی بەهێزترین چەکی دەستی کوردانی ئێزدی بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر فەرمانێک خستنەوەی وەچەی زیاترە. بەو پێی لەم ئاینەدا پێویستە مرۆڤ هەر بە ئێزدێتی لەدایک ببێ مانەوەیان بەندە بە گەورەی قەبارەی خێزانەکانەوە واتە گرەوی ناسنامە ئاینیەکەیان دراوەتە دەست ئەو منداڵانەی لەم کەمپەدا بە ئاوارەی لەدایک دەبن. نەوزاد مەحموود ڕوودا و کەمپی شێخان.